شاء الله تعالى لخدمتي جناب تانا أبين فقيري وهجاري لرمضان ده باس أما كيني ما داراني خوشويست كات إنسان فقير بهجار بخوا تاخيه كاتو دولة من شبه خوا تاخيه كاتو خوي متعال جل جلاله القرآن ده فرمي الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا خوي قورة لدنيا ده هموما تاخيه كاتو هريكي بنوعي برنجك هي بهجاري هي بدولة مندي هجاریش تاقی کردنەوەی خودای گەورەیە کە مرۆڤەکانی پێ تاقیە کاتەوە یان تاقی کردنەوەیکی ترمانەکە وَلَنَبْلُوَنَّكُمْ بِالشَّرِّ وَالْخَيْرِ فِتْنَةً یان بەچی بەشەڕ یان بە خەیر بەمانەش خودای گەورە تاقیمانە کاتەوە یعنی شتی خەیر و باشە بەشتی خراپەش کە تاقیمانە کاتەوە خودای گەورە وإلينا ترجعون کاتێ دەگەڕێنشەوە خوای گەورە محاسبەمان ئەکا کەواتە ئەمە داناوە بۆ پاداش وەرگرین لەسەری ئەگەر تاقی کرایتەوە لە تاقیکردنەوە کە دەرچووی خودای گەورە پاداشتت دەداتەوە والله فضل بعضكم على بعض في الرزق ئەمەش ترازوی خوایە لەم ئاەتا بۆمان دانا خوای گەورە منی دەوڵەمەند کردووە تۆی فەقیر کردووە ئەمە مانای ئەوە نییە من پیاوە باشم و تۆ پیاوە باش نی یان وەڵا ئەمە ئازایی و بازووی شان و باڵی خۆمە و تۆش لە نەزانی و لەوە نازانی نە ئەمە مانای ئەوە نییە ئەم تەفاسیرانە غەڵەتە خوای گەورە فەرمێ هەندێکتانمان فەزڵ داوە لە هەندێکی تر لە ڕزق و ڕۆزیدا ئەمە خوا دایناوە لە ڕزق و ڕۆزی هەندێکیان فەزڵ دراوە بەسەر هەندێکی تردا بۆ ئەوەی کەچی ئەمەی داوە پێت بزان خوای متعال جل جلاله و بزان تۆ تاقیە کاتەوە ئایا دەرئەچی لەم تاقیکردنەوانە کە ئەنجامێدی ئیتر تاقیکردنەوەکان زۆرە ئەوەی کە خێری بێ ئەوەی کە شەڕ بێ ئەوەی کە ئەگە تەماشا بکەی لە تاقیکردنەوەکانی تر ئەبێ ئینسان بزانێ دنیا هەمووی تاقیکردنەوەیە هەمووی دنیا هاتیتە سەر زەوی لە یەکەم ڕۆژەوە ئللا مەگەر ئەوە نەبێ کە حەدی بڵوغت بۆ پەیدا دەبێت لە دوای ئەوە تر تۆ کەوتە چی ژێر چاودێری و ژێر تاقیکردنەوەی خودای گەورە پەروەردگار ئەوش ئەوەیە خوای گەورە و پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم زۆر جار کە ئینسان هەژار بوو پەنا بەرێ بۆچی هەژار بووی پەنا بەری بۆچی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام اللهم إني أعوذ بك من الكفر والفقر ها تەماشاکە فەقیریەک کە دەست نەڕوا دینداریت پێ ناکرێ خەتەرە ئەمەم فەقیریە خراپە بۆیە پێغەمبەری خوا لە دوعاکانی فەرموو خودایە پەنا ئەگرم بە تۆ لە کوفر یعنی کوفری دین و پەناش ئەگرم لەگەڵ کوفرەکە هاوتای کوفر چییە فەقیریەک کە نەتوانم تۆ بناسم وەنێ ئەم فەقیرۆ نەتوانم عیبادەتی تۆ بکەم وەنێ ئەم فەقیرۆ نەتوانم تۆم لێ بڕەنجێ هەژاریەکی لە حەد بەدەر ئەمە واد لێ دەکا ناتوانانی دینداریەکی چاک و باش و پاک بکەیت و ئەو کاتە شوال لێ دێ خوا نەکا لەوێ پەنابەری بۆ شتی تر ئەمە یەکێ لەو دوعا شیرینانەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم یەکێکی تر اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى عكسكي أما پیغمبری خوا صلی الله علیه وسلم داوا لێ دەکەم بهدا والتقى والعفاف والغنى ئەمە چوارەمان مەبەستە ڕێگایەکی باشم پێ پیشان دەی لە خواترسی تەقوا ڕێگای خواترسانم پێ پیشان دەی عفاف یعنی داوێن پاکی و دوورم بکەیتەوە لە شتی خراپە و شتی دوو لە ڕووجەنابتان ناشیاو والغنی دەوڵەمەند بەڵام دەوڵەمەندی خوا بناسی ها تەرازۆکەی پێغەمبەر چەنێ جوانە فەقیریەک کە خوا ناناسێ پێغەمبەر پەنای پێ ئەبرێ بەخوا ئەڵێ خودایە فەقیرێکم نەکەی کە تۆ نەناسم خودایە دەوڵەمەندێکم بکە بەڵام تۆ بناسم خودایە ئەگە دەوڵەمەندم دەکەی تۆ ناناسی خوایە دەوڵەمەندم مەکە دەی سەعات دوعاکەت وا بکە بڵێ خودایە خوایە گیان لێتە پاڕێمەوە دەوڵەمەندم بکەی بۆی تۆ بناسم و هەژارەکان بناسم یارمەتی دەم خودایە فەقیرێکم نەدەیتێ کە نەتوانم تەحمل بکەم دینداریەکی ڕاستەقینە و جوان و شیرین بکەم لا بدەم خوا بنا پەنا بەرم بۆ شتی تر ئەمە ئەومان پێ ئەڵێ تەماشای دنیا بکەین ئیمانداران ئەحساییە کراوە لە ژیانە فەقیر زۆرە
فەقیر زۆر زۆرە. تەماشاکەین ڕێکخراوێکەیە، ئەم ڕێکخراوە لێ کۆڵۆنیەکی کردووە، ساڵانی ناچینە سەر ساڵانی هێشتا و 1990 ئەمانە نا، با بینەوە بۆ ئێستای خۆمان. ئەڵەن زیاتر لە 3 ملیار کەس لە جیهاندا، 3 ملیار کەس لە جیهاندا ها لەژێر ڕقەمی هەژاریەوە. لەم دنیایی کە من و تۆ ئەژین ئێستا هەژاریەکی زۆر خەس، نەک هەژارێک ئەوەی کە جزئێ ژیانی نییە، نە، ئەوان هەن لەژێر تەبەقەیشی پێژن هەژارەکان 3 ملیار. و نێزگەی بۆ نمونە 845 بیان 55 ملیۆن شتێوە لە دنیادا کە هەن لە ڕێژەی خواردنی فەقیریەوە، یان وتویانە نێزگەی 700 بۆ نمونە 750 ملیۆن کەس ئەسڵەن ئەمانە جارێ هەن لە شوێنانێکە نە ئاو وەک پێویست نە خواردن و پێویستە گاپیان. زیاتر لە ملیارێک 1 ملیار منداڵ ڕێژەی مناڵ بۆ نمونە بەدەست چیوە ناڵێنن؟ بەدەست خواردنەوە. تۆ مەڕۆ بۆ جنوبی ئەفریقا، خەیاڵتان ئێستا لەوێ بچێ بۆ جنوب ئەفریقا، بێرەوە بۆ وڵاتە ئیسلامیەکان بە ناو ئیسلامی. ئەم وڵاتە ئیسلامیە لە ئەگەر ئەم زەکاتە وای سادرێ، ئەم زەکاتە کۆکەرەوە، بەیتلمالێکی جوان و شیرین هەبێ، دەستگایەکی جوان هەبێ، وەڵڵاهی 1 فەقیر 1 هەژار نامێنێ لە یەک وڵاتێک. تر پێویست ناکە. خوای گەورە زۆر ئەم دینە یانیسە تۆ تەسەور کە ڕێژەی هەموو وڵاتەکان فەقیری زۆر تایە. ئێخۆ بەناوەش موسڵمانە و خەڵکی موسڵمان زۆرشی تایە، بەڵام لەبەرەوەی ڕێژەی ئەو زەکاتەی کە ئەدرێ شتەکان عەشواییە، سێرەکەی خەڵکەکە زۆر سوودمەند نابێ، ئەبێت بەڵام کەمترە. بەڵام ئەگەر وابێ ئەوە بە تەئکید هیچ کەسێک هەژار نابێ، وەک زمانی خۆی کە هەژار نامێنێ، هەر هەژار نامێنێ نا. ئیمامی عومەر ئەوە چی زمانێک بێگەرێ، لە زمانی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز بەیتلمالیان بوو، دارایی بوو، خوا ناشکری خوانێ ئەم دایرە ناواکشێ دزن بۆ خۆیان، ئەمە نا، ئەمە هەریچ نییە. حتا قیامەت بێ بەیتلمالێ وزارەتێکی دارایی دەستپاک دروست نابێ وەک ئەو کاتە لە ژیانیان هەتا مابێ. کام دەوڵەت خۆی بە زلهێزی دنیا ئەزانێ ناتوانێ ئەوەنێ ئەو وڵاتە خزمەت بکە. لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیز بەیتلمالیان هێنا، وتی کاگوتیان پارە زۆر زۆرە لێ ئەڕشێ، چی لێ بکەین؟ ئەی ئیمانێ، ئەی ڕەیسی وڵاتی ئەو زەمانە، وتی بڕۆن هەرچی هەژارەیە تێرکەن، تێریان کەوتیان هەرماوە چی لێ بکەین؟ وتی دەبڕن کاکە هەر کەسێ خانی نییە خانی بۆ بکەن، وتیان هەرماوە. کوڕوتی هەرچی گەنجەیەبی تێرن پاکی باژنی بۆ بێنن، هەردایان پێ هەرماوە. دەی کێ قەرزارە؟ هەردایان پێی، دەی دایان پێ، وتیان ئاخر هەر هاتنەوە وتیان ئەی ئەمیری ئیمانداران، کورە ئەی سەرگردەی وڵات، بەخوا گشتمان تێر کردووە، هاوار دەکەین کێ فەقیرە، بێ پارەی دەینێ، کەس نییە بێت پارەی دەینێ، پارەش ماوە. لە ئاخرا وتی بڕۆن کاکە گەنم و جۆ بسێنن، گەنم و جۆ بیخەنە ئەو دەشتە، با هەرچی تەیر و توورەی لێ بخوا. بەشەرەکان گشتیان تێریان خوارد، کەس نەما، هەموو جمکێکی ژیانیان پڕ کردەوە بۆ خزمەتی بەشەریەت. هاوسێک ئەو دینە پاکە تەماشاکە چی دینێکە، کورچی عەزەمەتێکە ئەمە. فەقیر ئەمێنێ تەبەقەی یەکەم و دووەم ئەمێنێ، نامێنێ، لە دینی ئیسلامە. ئەزانی لە دینی ئیسلامی من و تۆدا ئەگەر ئێستا تۆ دەستگایەک دانرێ ناوی زەکات، دەوڵەمەند بە کەیفی خۆی زەکات نادا، نابێ بە کەیفی خۆی زەکاتدا. وەڵا کاکە من ئەوە نەدەمقەی ناوە ئەوە نییەمە، چونکە بۆ لەو وڵاتە ئەمینە، دەستپاکەیە، کە دەستپاک بوو من و تۆ پارەکەمانە خەینە خاسەی حکومەتەوە، ئەو خاسە حکومەتەکە دەستپاکە، ئەو ئەزانێ ڕێژەی تۆ چەندێکی پارەی تایە، هەر لەسەر ڕێژەکە زەکاتەکە دەرەکا بێ ئەوەی پێت خۆش بێ و ناخۆش بێ، وە تەوزیعشیەکە انتەوە بە جوانی. بەڵام ئەمە دەستپاشیەوێ، پارەویستی ناوێ، دنیاویستی ناوێ، ئەو کاتە هەژار نامێنێ، فەقیر نامێنێ، هیچ فەقیر نامێنێ، ساڵێ 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 10 ساڵ
چونکە حاکمیت و حکوومەت و دەسەڵات و گشتمان داوە دەست بەشەر یاسادانە، بە مێشکی خۆی یاسادانە، بە عەقڵی خۆی یاسادانە. ئەم بەشەرە بێ ئەندازەی ئەو مێشکە یاسادانە بۆ هەزاران ملیار بەشەر. ئەی یاسای خوا گەورەی یانسای بەشەرێک. بۆیە زۆر جار سەقەتین لە یاساکانمانشدا لە هەموویدا، بۆی ئیسفادە ناکەین لە ژیانی خۆمان، ژیانمان سێرەکەی خۆش نابێ. و تویانشە ئاینی ئیسلامی پیرۆز ئەم یاسا شیرینیانە و گفتارانەی داناوە، هەر گرفتێک بێت چارەسەرێک. خوای گەورە شوتێتی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ومعصية الرسول. ئەمەی فەرمووە. هەژاری سێ بەشە ئیماندارن. زۆر جار ئێمەی مسڵمانی سنگ پاک و دەروون پاک هەموو هەژارێت داوامان لێکای دەینێ، هەندێک هەژار ئێمەی دەنێ، هەندێک خەڵکەیە پارەی دەیتێ گونەحبارە بی خێرت ناگە. لەوەی من ئەم قسانەم نەکردوێ، بەڵام گەرەی بیکەی، چونکە خەرکێ لێ ئەڕشێ. یەکێ لەوانە دەستگای سوالکردن. دەستگای سوال یەکەمیان بەشی سوالکردن نەخوا پێی خۆشە نە پێغەمبەر صلی الله علیه وسلم. خوا ڕقی لە یەکێکە دەستپان کاتەوە، و ڕقی لەوەشە کە چی بێ پارەی داتێگە مستحق نەبێ. مەی دەرێ ملی ئەمەنە قەویە پارەی بۆ دەیتێ، دەبا بڕە کاسبی بکە، فێری تەمەڵخانەی مەکە کاکە. با ئەم خەڵکە گشتی فێر ئەوە نەکەین ساڵ بە ساڵ دانیشێ بەس زەکات وەرگری. ماڵێکە وەڵا 100,000 دیناری قەرزارە، کورە مەی دەرێ 100,000 دینار فێری مەکە، 100 داپی ساڵەکەی تر تێ 200 گەرەک، ساڵەکەی تر تێ ملیۆنێکی گەرەک، ساڵەکەی تر دێ 2 ملیۆنی گەرەک، ساڵێ تر دێتەوە ئیش ناکە پانە تەبان پاوێژە ڕەمەزان بۆ ڕەمەزان زەکات وەرە. فێر مەکەن، خەڵکی فێری زەکات مەکەن. وریابن ئەمانە واتێن بۆ مزگەوت، کورە بابە ئەمانە خێر نێبیان دەیت، کورە مەیان دەنێ، ئەمانە هەیە 2 قەسریەیە 3 قەسریەیە، تو نایناسی زەکات دەدی چی؟ تو فەقیرەکەت لە پاڵە لە برسا مردووە تو تێی لە مزگەوتا خێرەکەی. تۆ مزگەوتەکەت پێویستی بە خزمەتە، تۆ نایدیتە مزگەوتەی دیدی کابرا نەئیناسی نەناسی. لادیەکانمان فەقیرن. مەلایەک لە ئێرانەوە تێ نازانی ئەم مەلایە چییە، ئەسلی چییە، حەسەبی چییە، هەرچی زەکات و سەرفەدەیە چپ ئەیکاتە چنگی. تۆ سێ خەڵکە سادە فەقیرەکە. سبحان الله. هەرێژە بەس زەکات دەرکەم، کوڕە کاکە وانییە زەکات دەرەکەی بێ بیدی کەسی مستحق بێ بیناسی. یاڵە کاکە با کابرا زەکاتی بۆ کۆکەین و چی خانێکی بۆ دروستکەین، دوای سێرەکەی 6 مەعاشی دەرچوو. چیمان کرد؟ کاکە وەڵا بێ ئەم کابرا قەرزارە 6 ملیۆن قەرزارە، بۆچی قەرزارە؟ دوای سێرەکەی قەرزارەکە لە ئیسرافا کردوێتی. ئەمە چیمان کرد؟ ئەی تۆ ناوی پێشەوەی بکۆڕیتەوە، خۆ خێر هەرەوە نییە بانگ و جاڕی بۆ بدەی، ئەبێ بزانی خێر بۆ کێک و ئەەکەیتەوە، ئەم کەسە مستحقە مستحق نییە، ڕاستەکە ڕاست ناکە. تەسەورەکەن شخصی واتە داوای زەکاتی کردە مانگی ملیۆنی مەدینار وەرەگرێ. تەسەورەکەی 2 خانی هەیە داواتە کرێ. کوڕشتی وایە من باسی کەم لەوێ سەر سپی بێ، بەڵام ئێوە نازان لەمانە کەمێ، ئەبێ زۆر وەعی بین، چاوکراوە بین، ئەبێ بزانین ئێمە پارە بۆ کێ ئەدەین، چۆن ئەیدەین. یعنی 2 پیاوشایەتی بۆ دابی دەرێ، قەی ناخۆ ئێمە نایەژین، بەس 2 پیاوی ڕاستەقینە. هەندێکی کورە فێر بووە نیمەی لادا بۆ خۆی ناشکری خوانەوێ، قەیمانتە زمانی ئاوایە، زمانێکە نیمەی لادا بۆ خۆی ێژە کورە وەالعاملین عەلەیها، کورە عاملین چی خۆ دەستگای زەکات نییە لای تۆ. ئەمانە ئەم شتانە هەیە، ئەمە نابێ ئەمە خەڵک فێر سوال بکەین. دووەمیان خەڵکێک ترێ داوات لێ ئەکا بۆ خەڵکی تر، ئەگەر ڕازگۆیە بی دەرێ پەشیمان مەکەرەوە. ئێستا ئێمەی مامۆستا ناتوانین فرە داواکەین، خوا شایەتە لە بانسەر ئیسەممە شخصم لایە بە ڕەقەم بەشت ئافرەتێکەیە دەوەرەقەی گەرەکە بە حەزەکەی ئێژم پێت ناو نیشانەکەی بڕۆ بیدەری، بەڵام بەوە کردێتی وەکیل ئەڵێ ناو تو خوا مامۆستا ناوم نەچێتە ناوێلەوە. ئەگەر دەوڵەمەندێکی خێرخوازێکی خوا لە ترس هەیە ناوم نازڕێنێ بۆ خوا ئەیدا ئامادەم گەرەکمە، بەس غەیری ئەمە نا، حەزەکەی وەستی دکتۆرەکەیشی بۆ تێرم، بەس نەک تو 100,000 بدەیتیە 50,000 بۆ دەگڵا چی لێ بکە؟ خۆم فەقیرە مەگەر شارێ پێی بزانێ ئەمە دەوەرەقەی بۆ کۆکەینەوە. قصدم یعنی شخصی وایە ئەمانە نەفسی بەرزە، بەس هەشە بەخوا مقابلەکەی نەفسی بەرز نییە، دوو لە ڕوو جەنابتە. کەسێکە ناسی داوا ئەکا بڵێ مستحق بوو بی دەرێ بە جوانی بە چاکی بچێتە جێگای خۆی. خاڵی دووەم سێمانش کۆتایی ئەوەیە ئەوانەی کە هەژارن نەفسیان بەرزە بگەڕێ بە دوایانە. تخوا من پرسیارێ بکەم لەم شارە چەند مزگەوتمانەیە؟ کێ توانێت پێم بڵێ چەند مزگەوتمانەیە؟ پێم بێژن خودبەی تیادرێ
كم سريع چەند خوتبەمانەیە لە شارە دەیە 11 تقریبا 11 چەند مزگەوت ئەوانەی وا مزگەوتێکەوە نەڕێەوە توخوا ڕۆژە ڕۆژان ڕۆیتانەتە لایەن ئەوانەی وا موچەیان نییە گەنجن تخوا خەڵکەکەی چووەتە لای بێژە مامۆستا چیت نوقسانە تخوا لەوە مستەحەقترەیە مزگەوتێک ئەواتە ڕێوە بۆ گەڕەکێک 250 دەرمەعاشی نییە مناڵ و ژنچی هەیە تۆ ڕۆیژی مامۆستا زەکات مەیەبیتەمە کێ ئێقابل بێژە بیدە من ئەی تو نایلی بپرسی بێژی مامۆستا تۆ خوای ڕاتە بتەیە هیچ تەیە ئەم قسە بە خۆم ناکە من موچە خۆرم پێویستم بە زەکات نییە ئینشاڵڵا بە ئیزنی خوا وەرچی ناگرم سوپاس خوا زمانێک بوو وەرمان نەگەر ئێستا پێویستم پێ بەس خەڵکێک هەیە کۆمەڵێ گەنجەیە من نەزانم لەم شارە مزگەوتەوە نەڕێوە خەرزارن خوا شایەتە قەرزارن شایەتی دەم بەسەریان ئیمام و خەتیبنش لە ژیانە حتا ئەم دەقەی کە من ئێژم ئەلفوبێ لە دەمی دەرنەچۆ بێژێ دینارێ بۆ خۆم تخوا ئەو گەڕەکە بۆ ناڕوا یارمەتی بدە تخوا ئەو مستەحەق نییە تۆ ئەگەر ڕێوە دوای فەقیرێکە هەژارێک با بە ڕووبی دە کەسێک کە مستەخزمەتی دینەکە دەکا مزگەوتێکت بۆ ئەواتە ڕێوە یارمەتی تەدا ئەم شتانە ئەبێ ئێمە بزانین ئەو کەسانە کە کێن بیان دەیپی خۆی گەور ڕەحمە وەلایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە ئەبێ وریابین لەوەی کە پارە ئەدەینەکێ بە تایبەتی زەکات چونکە زەکات ئەبێ لەسەر دووکەوێ خۆی گەورە زەکاتەکانمان لێ وەرگرێ سەدەقەکانمان لێ وەرگرێ چاکەکانمان لێ وەرگرێ باشەکانمان لێ وەرگرێ یا ڕەبی خوایە ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ وەرگری یا ڕەبی خوایە شەو نوێژی و تەڕاوی و حقوق قورئان خوێندنمان لێ وەرگری ئامین ئامین الحەمدولله.